هاوشێوەی هاوڵاتیانی ناحیەی خەلەکان هاوڵاتیانی ناحیەی بنگردیش دوو ڕۆژە ڕێگای سەرەکی ئیدارەی ڕاپەڕین بۆ ناحیەی بنگرد و دووکانیان بە تەواوی داخستووە کە ناوچەکە با سلێمانیەوە دەبەستێتەوە. داوای چاکردنی ڕێگاوبان و زیادکردنی کاتژمێرەکانی پێدانی کارەبا دەکەن. ئەمە بەرژەوەندی ئەو ڕێگامان دەمە ئەمە ئەو ڕێگا دەپارێزین ئەگەر ڕێگاکەمان ئەوە بێت و بەڕەڵا بێ ڕێگاکەمان نامێنێ. دوو هەمیش ئەمە کارەبامان نییە سەر بە دوکانین حەزمان لێ بکەوینەوە سەر بەڕانێت چونکە فەرق و جیاوازی لە مابەینی دوکان و ناحیەی بنگردا زۆر هەیە. 24 کاتژمێر کارەبا لە دوکان هەیە لە بنگرد 3 سەعات هەیە 2 سەعات هەیە. ئەمە ئیشەڵڵا تا ئەو شتانەمان بۆ جێبەجێ دەکرا هەر بەردەوامین و بەردەوامیش دەبین لە غەیری ئیسعافیش نەبێ یەک کەسیش زین نادەین. لەکوێ نەبوونی داهاتە نەبوونی دەسەڵاتە دەدەگەی نەبوونی حکوومەتە کوا حکوومەت چ بوختانێک بە حکوومەت بکەین بڵێن چی بڵێن نیەتی بڵێن داهات نییە بڵێن نەوتمان نییە. داواکاریمان زۆر بە کورتیەوەیە ئەم جادە وەکو کە گیراوە ئامادەیمان تێدا ناکەینەوە تا حکوومەت بە هۆش خۆی نێتەوە با حکوومەت بە هۆش خۆی بێتەوە. پێم وایە ئەم میلەتە زۆر میلەتێکی چاکە بۆ حکوومەت بەڵام حکوومەت بۆ خۆی بوونی نییە. ئێستا 3 ڕێگای سەرەکی نێوان سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین داخراون بەهۆی گیرانی ڕێگای ناحیەی بنگردیشەوە. بەشێک لە هاوڵاتیان و قوتابیان بە 2 ئۆتۆمبیل هاتوچۆ دەکەن لەم دی و ئەو دیوی گردبوونەوەکە. هاوڵاتیانی سنووری ناحیەی بنگرد داوا دەکەن بخرێنەوە سەر قەزای ڕانیە و سەر بە قەزای دووکان نەمێنن چونکە بوونەتە قوربانی و لەو بەینەدا فەرامۆش کراون. ڕێگاوبانەکەمان تابڵێ خراپەوەی ڕێگاوبانێکی وامانی بە کەڵک پێ و ئەوجا لە دواوەی کارەباسمە هەر نییە و ئێمەش داوای مافێک سەرەتایی خۆمان دەکەین بەڕاستی بۆ هاتوێ ڕێمان کردووە و پێشمان خۆش نی ڕێ بگرین بەڵام شتەکەوە ناچاریە. قوربان ئێستا ئەمە کە کاتی ئیمتیحانەکانە تەلەبەکانمان بەیانیان دەبێت تەلەبەکان بێنینە ئێرە بە سیارێک لێرەوە چۆن دڵی پاسەکانمان لەو دیوڕاگرتووە بیان بینە ڕانیە بۆ ئیمتیحان بە سیارێکە بەڵێ بە پاسەکان دەیان بین لێوێ ڕادیانهێنەوە ئەلێرەش ڕادەبێت دووبارە بە سیارێک تر بیان بینەوە بۆ ماڵەوە وەکو قوربان سنووری دوو وڵاتی لێهاتەوە بە دڵنیاییەوە. چێ تا جێ فەرقی چۆن تاژی جادەوبانەکەمان بە خەڵک لە ڕووی دارێشەوە ئەمە سەر بە قەزای دوکانین دەمانێت ئیدارەکەمان بیڕێتەوە سەر بە قەزای ڕانیەی. ئەمەی دەبینن سنووری دوو وڵات یاخود بەرەکانی جەنگ نییە بەڵکو بەشێک لە هاوڵاتیانی سنووری ناحیەی بنگرد گربوونەتەوە ڕێگای سەرکیان بەڕووی ئۆتۆمبیل و شۆفێرەکاندا داخستووە وە خۆیان باسی لێوە دەکەن کەمی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبان هەراسان و نیگەرانی کردوون تاکو ئێستاش لایەنە پەیوەنددارەکان با خەمسارد و کەمتەرخەم دەزانن لەوەی کە وەڵامی داواکاریەکانی ئەوانی نەداوەتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام سنووری ناحیەی بنگرد.